ئێمە دەمان هەوێت لە چەند بەشی کووردا سەبارەت بە خواردنەوە گرنگەکانی جیهان زانیاری تەمدینێ. لەو بەشەدا باز لە چا دەکەین. ئەو خواردنەوەی کە ژیانی زۆر بەمان پێویستی پێ و ڕەنگە ئێوەش وەک من ڕۆژی چەندانە چا بخۆنەوە و کورد گوتنی هەتا چایەکی نەخۆمەوە نەحەسێمەوە. بەڕاستی هەروەمە من لە داهاتووشدا هەڵبەت سەبارەت بە خواردنەوەکانی دیکە دەدوین. هیوادارم تا کۆتایی بەشەکان لەگەڵم بن. هەوڕێیان من سمکۆ جەهانگیریم و دەنگی من لە ستۆدیۆی بڵینگۆڕا دەبیستن. ئەو خواردنەوە دەتوانێت لە هەموو شوێنی جیهان بدۆزرێتەوە، بەڵام هەر ڕووبەرە بە شێوەی تایبەتی خۆی دەیخواتەوە. زۆرترین بەکارهێنانی چا لە وڵاتە ئاسیاییەکانە، چۆن بنەمای چا لەو ڕووبەرەوە بۆ هەموو شوێنی جیهان هەناردەکراوە: ئاسامی هیند، سیچوان و چین. ئێستا گەر بمان هەوێ باسیەوە بکەین کە چا لە چ کاتێکەوە لەو ڕووبەرە بەکارهاتووە مەحاڵە، چۆن باس لە 1000 ساڵ یا 2000 ساڵ لەمەوبەر دەکەین. خودی چینیەکان باز دەکەن کە لە مێژووی خۆیاندا زیاتر لە 5500 ساڵە کە چای بەکاردێنن. یەکەمی نیشانە کە لە مێژوودا سەبارەت بە بەکارهێنانی چا دەیبینین دەگەڕێتەوە کاتی بوداییەکانی سەردەمی باستان کە هەم لە چین و هەم لە هیند ژیانیان بەسەر دەبرد. ئەو دۆکیۆمنتانە نیشان دەدەن کە چا خواردنەوە نەریتێکی بوداییەکان بووە کە هەرچەند بوداییەکان سەردەمی کۆن وەک ئەمڕۆ چایان نەدەخوادەوە، بەڵام ئەوان شێوەی تایبەت بەخۆیان هەبوو. بۆ نمونە پەلکی وشک بۆ چایان پان دەکردەوە و ئەوەندەیان لە ژێر فشاردادەنا کە ڕەق دەبوو پێکەوە دەنووسا. هەر کاتێکیش پێویستیان پێدەبوو بەشێکی چووکیان لێ دەشکاند و لە ناو ئاوی کوڵاویان داویشت. ئێمە کە ئەو چایمان نەخواردێتەوە، بەڵام ئەو کەسانی کە لێیان خواردێتەوە باز لەوەی دەکەن کە زۆر تاڵە و هیچ شێوەیە ئەو چای بۆ خۆمان دەیخۆینەوە نادا. بەڵام پێویستە کە بزانین بوداییەکان لە ڕابردوودا چایان بۆ چێژ و تام نەدەخواردەوە. ئەوان لەسەر و بڕوایە بوون کە چا دەرمانە و بۆ تەندروستیان بە زۆری دەیان خواردەوە. بەکارهێنانی چا هەر بەو شێوازە لەو ناوچەیە بەردەوام دەبێت تا دوودمانی تانگ لە چین دێتە سەرکار و ئیمپراتوریەتی تانگ پێک دێنن. ئیمپراتوریەک کە لە ساڵی 618 زاینی پێکات و تا ساڵی 907 زاینی بەردەوام بوو. پرۆسەی چا لە ئیمپراتوریەتی تانگدا گەشەیەکی زۆری پێدرا. ئەوان شێوازی جیاوازیان بۆ خواردنەوەی چا پەیدا کرد بوو. ئەوان کارێکیان کرد کە چا لە دەرمانێکی تاڵ و زۆر ناخۆشڕا ببێتە خواردنەوەیەکی بەتەم. لەم مەودایەدا هەم چای سەوزیان دەخواردەوە و هەم چای ڕەش. هەروەک سەردەمی ئێستا ئیمپراتوری تانگ بەو بڕوایە گەیشت کە دەتوانێت چا بۆ بەشەکانی دیکەی جیهان هەناردە بکات. ئەوان بڕیاریاندا کە لە ڕێگای ئەوریشەمەوە چا بۆ ڕۆژاوای ئاسیا و ئوروپا هەناردە بکەن. بۆ یەکەم جار چینیەکان توانیان هەم بە ژاپۆن و هەم بە کۆریا چای بفرۆشن و لە لای ڕۆژهەڵاتیشەوە چا زیاتر ناسرا. ساموڕایەکانی ژاپۆن ئەوەندە کە خۆشیان لە چای هات بوو لە دەوریە کۆ دەبوونەوە و چایان دەخواردەوە و ناویان نابوو میوانی چا. وردە چا ئەوەندە لە ژاپۆن بەربڵاو بوو تا ئاستێک کە هەموو خەڵک یەکێک لە خواردنەکانیان چا بوو. شتێکی سەرنجڕاکێشیدی سەبارەت بە چای ئەوەیە کە لە تەواوی دنیا دوو ناوی هەیە، یا هەر پێی دەڵێن چای یا پێی دەڵێن تی، کە دیارە لە وڵاتە جیاوازەکان زاراوەکان جیاواز دەبێت بۆ ئەو دوو وشە. بۆ نمونە عەرەبەکان پێی دەڵێن شای، ڕووسەکان بە زای ناوی دێن و فارسەکانیش چای، ئینگلیسیەکان پێی دەڵێن تی، فەڕەنسەویەکان پێی دەڵێن لێتی و ئیتالیەکان پێی دەڵێن تێ. ئەوەش بزانن کە چینیەکان پێی دەڵێن شاه و ئەو نێوە لە چین ڕاهاتووە. ناوی تیش هەر لە چین ڕاهاتووە. لە ڕووبەری فوژانی چین بەو خواردنەوەیان دەگوت تی و چۆن فوژان لە کەنار زەریا بوو شوێنی بازرگانی بوو، ئەو وشەیە لەو ڕێگەوە بۆ بەشی ڕۆژاوا ڕۆیشتووە و گواستراوەتەوە. لە ڕۆژاوا بۆ هەموو شوێنێک چووە جگە لە پورتەغاڵ، چۆن پورتەغاڵەکان پێش هەموو نەتەوەکانی دی لەگەڵ چین بازرگانیان هەبووە، ئەوان ئەو نێوەیان وەرگرت. ئەوانیش وەک چینیەکان پێی دەڵێن شاه. لەو کاتەدا کە نزیک سەدەی 14 زاینیە چا بەسەر ڕۆژهەڵات و ڕۆژاوا و هەموو وڵاتەکانی جیهاندا بڵاو بۆتەوە جگە لە ئەمریکا. بەڵام ئوروپایەکان هیچ حەزیان لە خواردنەوەی چای نەبوو، چۆن نەیاندەزانین چۆن دەمکەن کە تاڵ دەرنەچێ. ئەگە بچینە سەردەمی ساڵی 1600 زاینی کاتێک کە ئەلیزابێت یەکەم شاژنی ئینگلتەریایە و ئینگلیزیەکان بۆ یەکەم جار پێ لە خاکی هیند دەنێن و هەرەو کاتە لەگەڵ چاشنا دەبن و شێوازی خواردنەوەشی فێر دەبن. دوای ئەوە خێرا لە فکری بازرگانیدا دەبن و لەگەڵ دەوڵەتی هیند دەست دەکەن بە بازرگانیکردن و پێیان دەڵێن کە ئیتر پێویست ناکات چا بۆ شوێنی دی بفرۆشن. هەرچەندێک و بەرهێنانتان هەبوو بۆ ئێمە بێت. هندیەکان داوای پارەی تەواوی بەرهەمەکەیان کرد، ئینگلیزیەکانیش قبوڵیان کرد و گوتیانە هەرچی بەرهەم بوو پوڵەکەی دەدەین. هندیەکان پێیان خۆش بوو دەستیان کرد بە بازرگانیکردن لەگەڵیان و بەرهەمی ساڵانەی خۆیان بە ئینگلیزیەکان دەفرۆشت و ئەویش نەک یەک ساڵ یان 2 ساڵ بەڵکو بێ سنوور کە بە واتای مۆنۆپۆلێکی بەهێز بوو. واتە ئینحیسارن دایاندا بە ئینگلیسیەکان. کاتێک ئەو گرێبەستە بە ئەنجام دەگات، ئینگلیزیەکان چەندانە کەشتی پڕ لە باری چا دەکەن و ڕەوانەی ئینگلتەریای دەکەن.
لە زەمانێکدا کە ئینگلیزیەکان هەمویان قاوە دەخۆنەوە بەڵام ئەوان ڕێکلامی بۆ دەکەن کە چا باشترە و تایبەتمەندی زۆری هەیە و بە بەهایەکی کەمتر لە قاوە هێنایانە نێو بازاڕی ئینگلتەریا. ئەو بازرگانانە کارێکیان کرد کە لە فەقیرترین تا دەوڵەمەندترین ئینگلیسی فێری خواردنەوەی چا ببێت تەنانەت بگاتە و ئاستە کە شاژنیش چای دەخواردەوە. ئێستا مۆنۆپۆلی چا لە دەست ئینگلیسیەکاندا بوو کە زۆر شیرین و بە قازانج دیاری دەکرد بەڵام وردە چینیەکان دەست دەکەن بە هەڕەشەکردن لەسەر ئەو مۆنۆپۆلیە. چون بۆ خۆیان چایەکی یەکجار زۆریان هەبوو هەروەها بۆ ئاسیا و لە ڕێگەی ئەوریشەمەوە تا زەریای مەدیتەرانەیان چا هەناردە دەکرد و هێزیان زۆر زیاتر لە ئینگلیسیەکان بوو. باشتر وایە بزانن کە لەو سەردەمەدا چین دەوڵەمەندترین وڵاتی دنیا بوو. ئینگلیزیەکان خۆ لە چینیەکان نزیک دەکەنەوە و پێیان دەڵێن کە بۆ خۆتان ئەزیەت دەکەن. هەرچی چا بەرهەم هات بیدەن بە ئێمە و ئێمەش دەست بە نەغت پارەکەتان دەدەینێ. بەڵام لە وەڵامدا چینیەکان کوتیان کە ئێمە پارەمان ناوێ و لە بەرامبەریدا کالامان دەوێت. ئینگلیزیەکان لێیان پرسین کە داوای چکاڵایەک دەکەن و چینیەکان داوای زەویان کرد. بەو پێشنیارە ئەوان دەیانزانی کە ئینگلیزیەکان زەویان نییە و هەر بۆیەش بازرگانێکە سەر ناگرێت. دروستە ئینگلیزیەکان زۆر ناڕەحەت دەبن بەڵام هێشتا هیوای خۆیان لەدەست نەداوە بۆیە دەڵێن باشە و کۆتایی بۆ باسە دێنن. لە سەدەی هەژدەهەمدا ئینگلیزیەکان جایەکیان دۆزیەوە کە شیرەیەک لە گوڵەکانیدا بوو ناوی تریاک بوو. ئینگلیزیەکان تێگەیشت بوون کە ئەو جیایە دەبێتە هۆی ئالوودەبوون. ئەوان لە دوو بیرۆکەیەکدا بوون کە چۆن چا لە چینیەکان وەربگرن و گەیشتە ئەو ئامانجەکە دەبێ خەڵکی چین ئالوودەکەین تا ناچار بن لە جیاتی زێ و تریاکمان لێ بکڕن. دەبێ ئەوەتان لەبەر چاو بێت کە لەو کاتەدا هێند ژێردەستی ئینگلتەریایە بە تایبەت ڕووبەری بەنگاڵ کە گرنگترین ڕووبەری هیند بوو. ئینگلیزیەکان کاتێک ڕووبەری بەنگاڵ دەبینن زوو تێدەگەن کە ڕووبەرێکی باش بۆ ناشتنی خەشخاشە. بۆیەش دەبنە خاوەنی زەویەکانی ئەو ڕووبەرە و بە خەڵکیش دەڵێن کە دەبێ بێن لەوێ کار بکەن. ئەویش لە بەرامبەردا هیچ پارەیەکیشیان نەدەنێ بەڵکو وەک کۆیلا. 10 ملیۆن بەنگاڵی لە برسان دەمرن و بە خوێنی خەڵکی بەنگاڵ زیاتر لە 10,000 تۆن تریاک بەرهەم دێت و زۆربەی ئەو بەرهەمە بە خۆڕایی بۆ چین هەناردە دەکرێت. شوێنێک کە تریاک لەوێ نایاساییە. بەهۆی خۆڕایی بوون و بەردەستبوونی تریاک لە هەر سێ تاکی چینی یەکیان تووشی ئەو مادەیە دەبێت. ئینگلیزیەکان بازرگانیەکی پڕقازانجیان بۆ خۆیان ساز کرد بوو. لەوانەیە لاتان پرسیار بێت کە ئەوان خۆ بە خۆڕایی دایاندا بەچین کەواتە قازانجی چی؟ بەڵام ئینگلیزیەکان ئەو بەرهەمەیان تەنیا بەچین بە خۆڕایی دەدا. ئەویش بەهۆیەوەی ڕکابەری چابوون و دایانویست لە ناوی ببەن و مۆنۆپۆلی چا لە چین بستێنن. بەڵام بە شوێنەکانی دیکەی جیهانیان دەفرۆشت و قازانجێکی باشیشیان تێدا دەکرد. بەهۆی بەکارهێنانی کۆیلەی بەنگاڵی و تریاکێک کە وەکو دەرمان هەموو شوێنەکانی جیهان پێویستیان پێبوو، ئینگلتەریا بۆ یەکەم جار لە مێژوودا دەبێتە دەوڵەمەندترین وڵاتی جیهان و چین ناسناوی خۆی لەدەستەدا. ئیمپراتوری چین کاتێک بەڕاستیەکانی زانی زۆر تووڕە بوو وە گوتی کە ئینگلیسیەکان دەیانهەوێ ئێمە لەناو ببەن. هەر بۆیەش بانگەوازی ئەوە بڵاو دەکەنەوە کە تریاک نایاساییە و لە هەر کوێ ببیندرێ دەستی بەسەردا دەگیرێت. دواتر فەرمان دەردەکرێت کە هەرچی تریاک دۆزرایەوە لە ناو زەریایکەن. دوای ماوەیەکی کورد بڕی 1,200,000 کیلۆ تریاک دەدۆزرێتەوە و هەموویان لە ناو دەریاک. ئینگلیزیەکان کاتێک بە ڕووداوانیان زانی گوتیان کەواتە خەریکە نیشانمان دەدات کە لە دوی شەڕن و هێرش دەکەنە سەر چین. چین بەهێزترین ئیمپراتوری جیهان بوو هەڵبەت تا پێشەوەی تریاک ڕیشەی ئەو ئیمپراتوریە وشک بکات. زۆربەی سوپای چین توش بووی ئەو مادەیە بوون و هێزی شەڕکردنیان نەبوو. بەڵام سوپای ئینگلتەریا هەمویان ساغ و بەهێز بوون. تەنانەت یەک تاکی توش بوو بە تریاکیان تێدا نەبوو. سەرنجڕاکێش ئەوەیە کە وڵاتێک کە تریاکی جیهان بەرهەمدێنێ یەک تاک لە سوپاکەی تووشی ئەو مادەیە نەبوون. ئینگلیزیەکان دەست بەسەر هۆنگ کۆنگدا دەگرن و هەر لەوێش دەمێننەوە. کاتێک کە دەبینن ڕووبەرێکی باشە دەڵێن هەر ئێرە دەکڕین و شەڕتەواو دەکەین. چینیش ناچارە چۆن نە سوپایەکی بەهێزی هەیە کە شەڕ بکات و نە خەڵکیش دەتوانێت بەرگری بکەن. زۆربەی خەڵکیش تووشی تریاک بوون. هەر بۆیە دەست بەسەر هۆنگ کۆنگدا دەگرن و زیاتر لە 50 ساڵ لەوێ دەمێنەوە. بەڵام چین بە بەردەوامی داوای هۆنگ کۆنگ دەکاتەوە تا لە ساڵی 1898 لەگەڵ چین بازرگانی دەکەن و داوا دەکەن کە بۆ ماوەی 99 ساڵ ئەو ڕووبەرە بەکرێ بەوام بدەن و دوای تێپەڕبوونی ئەو ماوەی ئینگلیزیەکان ئەوێ بەجێ دێڵن. چین ناچار بە قبولکردن دەبێ. یەکێک لە هۆکارەکانی کە ئینگلتەریا دەبێتە بەهێزترین وڵاتی جیهان ئەوەیە کە هیند لە ژێردەستی واندایە و دانیشتوانی زۆری ئەو وڵاتە وەک کۆیلە بەکاردێنێت. بە بەکارهێنانی ئەو کۆیلانە چای بەرهەمدێن و چۆن باشترین هێزی زەریاییان هەبوو بێ هیچ کێشەیەک چا بۆ تەواوی جیهان هەناردە دەکەن. بەڵام چیرۆکی چاخۆرەوە بوونی ئێرانیەکانیش سەرنجڕاکێشە.
ئێرانیەکان تا پێش ساڵی 1280 هەتاوی قاوایان دەخواردەوە و چا بەناوبانگ نەبوو. هەر بۆیەش ئێستێ ناوی قاوا لەسەر قاوەخانەکان ماوەتەوە، یعنی چای لێ دەخورێتەوە بەڵام نیوی قاوەخانەیە. ئینگلیزیەکان زۆر بە وریایی سنووری هیند و بەنگاڵیان دەپاراست تا تۆی جیای چا لە هیند نەچێتە دەرو تەنیا بۆ خۆیان بینێژ. یەکێک لە پیاوەکانی ئەو کات بە ناوی کاشف السەڵتەنە کە باڵوێزی ئێران لە هیند بوو بڕیار دەدا نێو گۆچانەکەی خاڵی بکات و تۆی ئەو جیایە لە هیند بباتە دەرەوە و بیهێنێ بۆ ناو ئێران. لە پێشدا پشکنین دەکات کە لە باکووری ئێران ئەو جیایە بەرهەم دێ. کاشف السەڵتەنە ئەو تۆوە دەباتە لاهیجان و لەوێ دەیانێژێ. گۆڕی کاشف السەڵتەنەش هەر لە لاهیجانە. لێرەدا کۆتایی بە بەشی یەکەمی ئەو زنجیرە ڤیدیۆیە دێنین و بەڵێن دەدەین لە بەشی داهاتوودا سەبارەت بە خواردنەوەیەکی گرنگی دیکەی جیهان بدوین. بەڵام پێش کۆتایی داواتان لێ دەکەم ئەوەی چاخۆرەوەیە لە کامێندا دەست هەڵێنێ و خۆی نیشاندا.